جوانترین دروستکراوی خودایە لە سەرزەوی، نەرمۆنیانە و بەرگەی نیگەران بوون ناگرێت. پێویستە هاوبەشی هەبێت و نابێت بە تەنها بژی. تووڕە دەبێت و لەو کاتێک کە تووڕەیە پەڕەکانی سەرسەری تەخت دەکات. جۆرێک باڵندەی بە وزە و کەیفخۆش و ئاشتی خوازە، واتە بۆ ماڵیکردن گونجاوە. باڵندەی کۆکتێل. کۆکتێل جۆرێکی تووتیە و لە کۆمەڵی باڵندەکاندا پۆلێن کراوە. نشینگا بنەڕەتیەکەی ئوسترالیایە و لە دوای تووتی دووەم بەناوبانگترین باڵندەی ماڵیکردنا. یەکێکە لە ئەو باڵندانەی کە پێویستە هاوبەشی هەبێت و نابێ بە تەنها بژی. کۆکتێل باڵندەیەکی خێرایە و لە ماوەی کاتژمێرێکدا دەتوانێت 69 کیلۆمەتر ببڕێت. دیارترین جیاکەرەوەی ئەم جۆرە تووتیە هەبوونی پەڵەی ڕەنکاڵە لەسەر ڕوومەتەکانی. قەبارەیەکی گەورەی نییە. کێشی تەنها 90 گرام دەبێت و درێژەکەشی لە نێوان 25 بۆ 35 سانتیمەتر دەبێت. هەروەها مەودای نێوان باڵەکانی بە نزیکەی لە نێوان 30 بۆ 35 سانتیمەتر دەبێت. ئەم باڵندەیە بە نەرمی ڕێدەکات و هەوڵ دەدات سەرنجی بەرامبەر بە خۆی ڕابکێشێت. بەڵام کاتێک پەڕەکانی سەرسەری بە تەواوی تەخت دەکات، واتە هەست بە مەترسی و هەڕەشە دەکات یاخود تووڕەیە. کاتێکیش پەڕەکانی سەری تەختن، بەڵام کۆتاییەکانی بەرز بوونەتەوە، واتە کۆکتێلەکە گاڵتە دەکات و کەیف خۆشە. کۆکتێلەکان بە ئاسانی ماڵی دەکرێن و چەند ڕێگایەکیش هەیە بۆ ئەو مەبەستە. ئەویش ئارامگرتن و پاراستنی هێمنیە کە دەبێت ڕێگە بە باڵندەکە بگرێت هەتاوکو بۆ ماوەیەکی گونجاو لە قەفەسەکەیدا بمێنێتەوە. چەند ڕۆژێک پێش ڕاهێنان پێکردنی بە دەنگی هێواش قسەی بۆ بکرێت. پاشان خاوەنەکەی دەتوانێت لە کاتی قسەکردنا خۆراکی پێ بدات یاخود دەستی بۆ نزیک بکاتەوە. لە ڕۆژێکدا تەنها 2 جار بۆ ماوەی 10 بۆ 15 خولەک دەستی لێ نزیک بکرێتەوە. لە ئەنجامدا باڵندەکە دەکرێت بە تەواوی هۆگر ببێت و چێتە سەر دەست و پەنجەی خاوەنەکەی. سەرڕای ئەوەی کە کۆکتێل وەک جۆرەکانی تری تووتی توانای قسەکردنی نییە، بەڵام بەهۆی جوانی شێوەیە ژمارێکی زۆری خەڵکی ئارەزووی دەکەن و ماڵی دەکەن کە لە دۆخی ئاساییدا جۆرێک باڵندەی بە وزە و کەیف خۆشە. هەروەها باڵندەیەکی شەڕانگێز نییە، بەڵکو ئاشتی خوازە، واتە بۆ ماڵیکردن گونجاوە و گرنگی پێدانی زۆر و تایبەتی ناوێت. لە هەرێمی کوردستانیش خواستێکی زۆری لەسەرە.